کۆبوونەوەی خۆمان کرد و کۆبوونەوە ئەندامانی سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی بەکوی دەنگ پشتیوانیان لەو هەوڵانەی وەفدی دانوستانکاری یەکێتی کرد لە چوارچەوەی اتفاقی سیاسیە و لەو تەفاهماتی کە کردویانە لەگەڵ وەفدی دانوستانکاری پارتیە و ئیتر ئێمە بەرەوەوە ڕوین کە لە چەند ڕۆژی داهاتووە ئەو مەسلەیە کۆتایی پێبێن. ئەمڕۆ ئیشی ئێمە نەبوو کە قسە لەسەر پۆستەکان بکەین چی بۆ دانرێ چی بۆ دانرێ قسەکە لەسەرەوە بوو ئەو تەفاهمە ئێمە کردومانەوە ئەو مەوزوعی علاقەیە بە پشکەکانی یەکێتی لە سیستەمی حکومڕانی کوردستانە بە سەرۆکایەتەکان و بە وەزارەتەکانەوە قسەی لێکراوە و کۆمیتەی سەرکردایەتی هەم دەستخۆشی و هەم پشگیریان لە ئەو تەفاهمە کردکە ئەندامانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕوونیە یەکێتی چۆن بەشداری لە حکوومەتی داهاتووەکە بەڵام ئەوە نازانن کە ڕێکەوتنێک لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بووە بەڵام ناوەڕەکەی نازانن ئەگەر بۆ کۆمەڵانی خەڵکی ڕوونکەنەوە ڕێکەوتن لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە نەبوو منەمەوە ڕاستکەمەوە ڕێکەوتنێکی دوور و درێژ لە دانوستانێکی دوور و درێژە کە چەند هەفتەی خایەنەوە لە نێوان وەفدی ئێمە و لە دەرەوەی وەفدەکەش پێشتر کە کراوەوە لە ئەخیر لە حەزاتیا پێویستی پێویستی بۆ تێپەڕانی پەیوەندیی تەلەفۆنی لە بینی جەنابی کاک مەسعود و کاک وەستاب گیرێژنا مەسەلەکە چەند ڕۆژ و چەند وەختێکی زۆری خایەنووە و دانوستانێکی ئاسانیش نەبوو دانوستانێکی قورس بووە و خۆشبەختانە هەرەتوانم ئەوەنگە بە کادر و ئەندامان و دۆستانی خۆیان بڵین ئەو دانوستانی کە کراوە ئەنجامی کە پێشی گەیشتون لە چوارچێوەی ئەو اتفاقە سیاسیە بووە کە پێشتر لەگەڵ برادرانی پارتیە کردومانە کە مرکزە ئەساسیەکەی مشارەکەی سیاسی حەقیقی بووە و مجموعە مەسایلی کەشەیە کە پەیوەندی هەیە بۆ